ڕاستیەکەی پاش گەشت و گوزارێکی زۆر پتر لە 63 دانە ساڵ بە دنیادا کە ناوم ناوە لە دوورتکانەوە بۆ بنی دنیا. دوای ئەوە کە گەڕاومەتەوە بۆ کوردستان ڕووم کردوێتەوە ملەتەکەی خۆم ئەڵێم بەڵام ئەی کوردی پەنابەر، ئەی لە هەندەران دەربەدەر، هۆ کوڕ و کچ خانمینە بە خۆڕایی نەگوتراوە بەرد هەر لە جێی خۆی سەنگینە. ئەمن بەم هەموو ئەزمونە، بەم ئاموشە و بەم قاڕبوونە، بەو هەموو گەشت و گەڕانە بۆم دەرکەوت و بوو بەوانە نەڕۆژ ئاوا نەڕۆژ هەڵات قەت نابێتە پیرەوڵات. هەر سوارێ مەیدانی خۆی، هەر کلچوچێ کلدانی خۆی، جیهان با هەر بۆ خۆی خۆش بێ پیرۆزی میلەتانی خۆی. منیش وەک ئەو خەڵکانە خۆشیم وڵاتی کوردانە. من کۆرپەم و کۆرپەی ساواش لە ناو ژنی ئەو جیهانە هەر دایکی خۆی لەلا جوانە.